لە ساڵی 2005ەوە ناوچەی پیشەسازی هەڵەبجە دیاریکراوە، بەڵام تا ئێستا تەواو نەکراوە. پیشەوەران دەڵێن ناچنەوە شوێنە چونکە خزمەتگوزاری نییە. سەرەتای دابەشکردنی زەوی ناوچەی پیشەسازی هەرکێو بۆ خۆی ژمارەی زەوی پێدراوە، ئەمە پیشەوەران دەڵێن. یونسبەگ 22 ساڵە پیشەوەرە و دەڵێت دەیانەوێت ئەنفالیان بکەن و بیان بەت بۆ جێگایەک هیچ خزمەتگوزاریکی نییە. باس لە شێوازی نەعەدالەتی دابەشکردنی زەویەکانیش دەکات. نەکارەبای هەیە، نەجادەوبانی هەیە، نەبینایتیایە. کابراش مەجبوریە من نزیکی وەکو خۆم 3-4 دوکانەمێ بچم لێها ئەشاکان بارکەڕوم بیبم لەسەر و جادا وەکو ئەنفعال کراوەکان بیبم لێ دای بنێم و خێمەی بم بەسەرا. وەرە بزانم کابرا هەلاجە، ئالاگە فرۆشە، لەنگە فرۆشە، بەقاڵە، کۆنە فرۆشە عەرزی وەرگرتووە. بڕۆن لە شارەوانی دەریان دێنن ناوەکانە، نەگەروانە بوو من بەرپرسیارم لە قسانەی خۆم. ناوچەی پیشەسازی پێک دێت لە 875 پارچە زەوی و 550 پارچە زەویان بەتاڵن. تەنیا 28 پارچە زەوی کراوە بە دوکان و کار و پیشەی تێدا دەکرێت. گفتوگویەکی کراوە چالاکان و شارەوانی و بەشێک لە پیشەوەرانی کۆ کردەوە تا فشارێکی جەماوەری دروست بکرێت، کێشەی ناوچەی پیشەسازی بە یەکجاری چارەسەر بکرێت. ئەوە دۆسیەی دادگا پێشترەوە نامەوە قسە لەسەر ئەو بابەتە بکەم و بەڵام ئێمە وەکو بزەبەت دوو لیژنەمان پێگەناوە. لیژنەی یەکەم تایبەتە بە واقعی منتەقەی سناعی، لیژنەی دووەمیش بە کۆکردنەوەی داتایەک بۆ هەموو ئەو زەویانەی بۆ هەموو ئەو پیشەوەرانە کە لە ناو بازارە هەن و کە شوێنەکانە گونجاو نیە بۆ پیشە. دوای ئەو داتایانە لە یەکگەین و بە گوێرەی وتم یاسا و ڕێنمایەکان و بە گوێرە ئستحقاق ئەوەی کە پیشەوەری فعلیە نقلی ناوچە پیشەسازی بکەین. ئەمڕۆ هەموو گرفتانی کە هەیە جارێکیکە لە دووتوی راپۆرتێکاوە هەنگاوانەی کە شارەوانی هەڵەبجە ناوێتی لە دووتوی راپۆرتێکا خستمانە ڕووە گفتوگۆمان لەسەرکرد بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی شارەوانی خۆی. مەبەستمان بۆ هەم گرفتەکان بۆ خەڵک باس بکرێ، هەم بتوانین بە هەموو لایەکەوە پشتیوانی ئەو هەنگاوانە بین کە شارەوانی بۆ چارەسەرکردنی ئەم گرفتەی گرێتە بەر. ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە ڕێگەی ڕاپرسیەوە هاوکات پیشەوەرانیش گەشتونەتە ئەوەنجامەی زەویەکانی ناوچەی پیشەسازی هەڵەبجە بە نادادپەروەری دابەشکراون و سەر لە نوێ پێویستە دابەش بکرێتەوە. بۆ مەبەستاش شارەوانی هەڵەبجە دوو لیژنەی پێگەێناوە و پێدەچێت جارێکی دیکە زەویەکان دابش بکرێنەوە ئەو پیشەوەری لە ئێستادا کار و دوکانی هەیە سوودمەند بێت. 19 ساڵە ئێرە تەرخان کراوە بۆ ناوچەی پیشەسازی هەڵەبجە، چەند جارێکیش دابش کراوە بەسەر پیشەوەرانی ناو بازاردا، بەڵام پیشەوەران دەڵێن گەندەڵی لە دابشکردنەکەیدا هەیە و ئامادە نین. بێنە ئێرەوە. ساما فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.